بەڵگە ئەنجیلەکان بۆ یارمەتیدانی ئەوانی دیکە بۆ باوەڕهێنان بە ڕزگارەکەی نووسی. پێویستە یارمەتیان بدەین بۆ تێگەیشتن لەوەی خوددا لە کتێبی پیرۆزەکانیدا باسی دەکات سەبارەت بەم ئەزموونە. بەڵێکۆڵینەوە لە کتێبی کردار بە سەرنجدانی کاردانەوەی خەڵکی بەرامبەر بە ئەنجیل. بینیمان خەڵکانێکی زۆر بە شێوەیەکی گشتی باوەڕیان هێناوە. بۆ نمونە، دوای ئەوەی پەتروس بەنگەکەش کرد 3000 کەس باوەڕیان هێنا. دوای ئەوەی دەبینین 5000 کەس بە دوایدا باوەڕ دەهێنن. زۆربەی کاتیش نوێنەرایەتی تەواو خێزانەکانیش دەکرد. لە زۆر شوێن دەخوێنینەوە کە زۆر باوەڕیان هێناوە. تا ئێستا لە کتێبی کردار گشتاندن هەیە سەبارەت بە باوەڕهێنان، بەڵام ئێستا بۆمان دەردەکەوێت کە لۆقا بەڕێنمایی ڕۆحیدا پیرۆز دەیەوێت چەند نمونەیەکی دیاریکراومان نیشان بدات بۆ ئەوەی کە باوەڕهێنانی ڕاستەقینەوە واتە چی. لە بنەمای پێشوودا پیاوێکمان بینی کە هیچ ئەزموونێکی ڕاستەقینەوەی لە ئیماندا نەبوو. نمونەیەکی بۆ توندەرووی و پەڵنەر خراپەکان، بەڵام لە هەمان کاتدا پێمان وانییە تەنها ڕێککەوتێت بوو بێت، چونکە داوا بە دوای ئەوەین پیاوێکی دەبینین کە نمونەیەکی باوەڕ ڕاستەقینەوەیە. ئەو نمونەیە پیاوێکی ئەسیوپیە، پێی دەوترێت خەساوی حەبەشی. دەبینین لە کتێبی کردار بەشی 8 ژمارە 26 دەفەرمووێت فریشتەیەکی یەزدان بە فیلپۆسی گوت. با وێنەی بکەین فیلپۆس لە سامیرا بووە، بانگەوازی دەکرد و خەڵکێک زۆر باوەڕیان هێنا. لەو کاتەدا شتێکی زۆر موعجیزەی ئامزی ئەزموونە دەکات بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ. فریشتە یەزدان قسەی لەگەڵ فیلپۆس دەکات. ئەمە موعجیزەیە. ئەمە یەکێک لە ئەزموونە ناوازەکانی نێو کتێبی کردارە. فریشتەی یەزدان پێی گوت هەستە و بەرەوە باشوور بڕۆ. لەسەر ئەو ڕێگایە لە ئۆرشەلیمەوە بۆ غەزاشۆر دەبێتەوە کە چۆڵە و ناوە. ئەویش هەستا و ڕۆیشت. بۆ ئەوەی تێبگەین بە شێوەیەکی جوغرافیانە بەگریمانە بکەین کە خەساوی حەبەشی لە ئۆرشەلیم بووە. ئێستا سواری گەڵسێکەکەی بووە و بڕوا غەزە بەڕێوە بە. لەسەر نەخشەی چاوێک لەمە دەکەین. ئەمە ئەو دۆخە بوو کە یەزدان فرێشتر بۆ فیلپۆس نارد و ڕێنمایی ڕاستەوخۆی کرد. پیاوێکی خەساوی حەبەشی بینی کە وەزیری کاروباری دارایی کنداڵەکانی شازنی حەبەشە بوو. بۆ بەستن هەتبوو ئۆرشەلیم. لە گەڕانەوەدا بوو لە ناو گالیسەکەکەی دانیشت بوو. پەرتووکی ئیشایا پێغەمبەری دەخوێنینەوە. ڕوحی پیرۆز بە فیلپۆس فەرموو دووبارە بانگەشەیەکی ڕاستەوخۆ بەدی دەکەین. ڕوحی پیرۆز بە زارەکی قسەت بۆ دەکا بڕۆ پێش و لەگەڵ ئەو گەلیسەوە بڕۆ. بیرتانە ڕۆژی بەنیامین چی ڕوویدا کە نەخشەی یارمەتیان دەدات. تێبگە دوای ئەوەی ڕوحی پیرۆز بەسەر نێردراوان دادەبەزێت. ئەوان دەستیان کرد بە قسەکردن بە زمانی جیاواز بە مەرجێک خەڵک لە ناوچەی جیاوازە هاتبوون لە ڕۆمە و لە ئاسیا. جوولەکەکانی یۆنان کە خۆیان لە ئۆشەلیم بوون و هاتبوون بۆ خوداپەرستی، بەڵام سەرنج بدەن خەڵکی تێدا بووە لە میسر و هاتبوون. بە دیاریکراویش باسی ئەوە کراوە و تۆمار کراوە کە خەڵکەکانی هەبوون لە میسرەوە هاتبوون. پێی دەچێت و ئەگەری زۆرە خەساوی حەبەشی هاتبێت بۆ ئەوەی خوددا بپەرستێ و زیاتر لەبەرەیەوە بزانێت، چونکە ئاینی جوولەکە کارێگەری زۆر بەسەرەوە هەبوو. گەر ئەمە ئاڵوو ڕووی دابێتکەوە ئەو لە ڕێگای گەڕانەوەیە. لێرەدا تێبینی دەکەین کە شتێکی زۆر ناواز ڕوو دەدات. چاوپێکەوتنێکی نایاب لە نێوان فیلپۆس و خەساوی حەبەشی. بۆ بۆنیەوە لێرە ئاماژە بۆ ئەو ئەسپویانەی ئێستا ناکات، بەڵکو بۆ ئەسپویانەی کۆن کە بە ئەو سەری دنیا دادنرا. ئەمە ڕاستیەکە گرنگە، چونکە لەبیرتانە ئەیسا چی نێردراون وت ئێوە لە ئۆرشەلیم و پاشان لە سامەرا و پاشان تا کۆتایی زەوی شەیەت حاڵی. من دەبم لەو کاتەدا ئەم مەوداوەیەکی زۆر دوور بوو. لەبەر ئەمە پێی دەڵێت ئیتر فیلپۆس پەڵەی کرد و گوێی لێبوو پەرتووکی ئیشایا پێغەمبەر دەخوێنێتەوە. وێنە بکەن تێدەگۆترێت
گوتی ئایا ئەوەی دەخوێنیتەوە تێدەگەیت؟ گوتی چۆن بتوانم ئەگەر یەکێک ڕێنماییم نەکات. جا فیلپۆس بانگ کرد سەر بکەوێت و لەگەڵی دابنیشێت. ئەم دیمەنە بهێنن بەرچاوی خۆتان. خەساوی حەبەشی نەچووە بۆ کتێبخانەی نوسخەیەک لە پەرتووکەی ئیشایا بکرێت. ئەمە دەستنووس بوو، بەردەست نەبوو و زۆر قورس دەست دەکەوێت. ئەمە پیاوەش بە دڵنیاییەوە زۆر زەنگین بووە، گەرنا نەیدەتوانێت ئەم نوسخە بکرێت. لەم دەستنووسە دەیخوێنێتەوە. گەر کەسێکیان دەرفەتی هەبوو سەردانێکی مەزاری پەرتووکەکان بکات لە ئۆرشەلیم، وەک ئەوەی لە وێنەکان دەردەکەوێت، مەزار لە شوێنی بۆتیلەکە و دەستووسانەکانی تێدایە هەڵدەگیران و لە مەزاری پەرتووکەکان نوسخەیەکی ئێشایاشی لێیە. ئێمەش وێنەکەیەتی لە نزیکەوە لێرەدا دێت وێنەکە لەسەر شاشەکەت بێت. هەروەها ڕۆڵەیەکی گەورە دەبینین کە تەواوی دەستووسەکەی ئیشایای لەسەر دانراوە. خەساوی حەبەشی ئەم دەستنووسەی پێی بووە و خوێندوویتەوە. بە دڵنیاییەوە ئەم دەستنووسە بەسەر بابەت و بەشدا بەش نەکراوە و ژمارەشی لەسەر نییە. ئەم دەستنووسە ئەم نوسخەیە لە دۆزەوەکانی نێو دیاریە مردوویە و یەک لە دەستنووسەکانی پەیمانی کۆنکە باشترین شێوەی پارێزراو بوو. ئەم دەستنووسە 1000 ساڵ کۆنترە لە دەستنووسەکانی دیکە. ئەمەش ئەو پشتڕاست دەکەواتە کە هاوشێوەی یەکن دەستکاری نەکراون. سەرەڕای ئەوەی مێژووەکانی 1000 ساڵ کۆنترە لە دەستنووسەکانی دیکە. خەساوی حەبەشیش ئەم دەستنووسەی دەخوێنێتەوە ئیشایا 53. جا فیلپۆسی بانگ کرد سەر بکەوێت و لەگەڵی دابنیشێت. ئەم دێڕانە دەخوێنینەوە و دەرباری ئەوەی کە دەگوزرێت. ئەو بورگەیە نووسراوە پیرۆزەکان کە دەخوێنینەوە ئەمە بوو، ئەوە وەک مەڕ سەربڕین بردرا، وەک چۆن پەرخ لە بەردەستی ئەوەی خۆریەکی دەبرێتەوە. ئەوە دەمی نەکردەوە لە کاتی سوکایەتی پێکردنیان لە داپەڕۆی پێداکرا. ئیتر کێ باسی ناوەکانی دەکات؟ ئاماژەیەکانی جوان هەیە بۆ هێزی وشەی خوددا چونکە ژیانی لەسەر زەوی هەڵگیرا. خەساوەکە پرسیار لە فیلپۆس کرد. پرسیارێکم هەیە، ئەم پێغەمبەرە باسی کێ دەکات؟ باسی خۆی یان یەکێکی دیکە؟ ئەنجا فیلپۆس لەم نووسراوە پیرۆزەیە دەستی کرد بە ڕوونکردنەوەی دقەی و مزگەێنی عیسای دایی. بە دڵنیاییەوە هەموو وردکاریەکان نازانین. ڕەنگە 3 کاتژمێر لای دانیشتبێت و لە دایکبووی عیسا و ژیانی چاکە و خزمەتی عیسا بۆشی کردووە و بە وەرگرتنی بە پەیامی کۆن وتەکانی پشتڕاست کردووە. هەروەها ئاماژەی بە بێتلەحەم کردووە وەک شوێنی لە دایکبوونی و بە دڵنیاییەوە باسی مەرگی مەسیح هەستەوانەی بۆ کردووە. دەبینین زۆر کاردەنەوەی دەبێت. کاتێک بەڕێگاوە بوون گەیشتنە سەر ئاوێک. خەسووەکەی گوتی ئەوە ئاوە چی ڕێم لێ دەگرێت لۆ ئاوەی هەڵبکێشرێم. ئەوسا پێکەوە چوونە ناو ئاوەکە و فیلپۆس خەساوەکی لە ئاو هەڵکێشا. بەم شێوەیە ئەزموونێکی زۆر ناوازی ئیمان دەبینین. ئەزموونەیەکی نائاسایی بەڵام نمونەیەکی زۆر ڕوونیشە کە چۆن خوددا وشەکانی بەکارهێناوە بۆ ئەوەی ببیتە هۆی ئەوەی ئەو پیاوە باوەڕ بکات. لەم دۆخەدا هیچ نیشانە موعجیزەیەکی نییە. لەوانەیە خەساوی حەبەشی ئەم شتانەی لە ئۆرشەلیم ببینێت بەڵام لە ڕێگای وشەوە باوەڕهێنا. بەڵام دەکرێت خەساوی حەبەشی دەرفەتی ئەوەی بۆ خسرابێت بەڕاستی موعجیزەی ببینێت، چونکە دوای ئەوەی لە ئاو هەڵدەکێشرێت با ببینین چی ڕوودەدات. ڕۆیشتنی موعجیزەیان فیلپۆس. کاتێک لە ئاوەکە هاتنە دەرەوە، ڕوحی یەزدانی فیلپۆس ڕفاند و ئیتر خەساوەکە نەیبینیتەوە، بەڵام بەخۆشییەوە بە ڕێگای خۆی داڕۆیشت. فیلپۆسیش لە ئەشدۆد بینرایەوە، دواتر بە هەموو شارەکاندا دەگەڕا و مزگەێنێکی دەدا هەتا گەیشتە قەیسەریە. گەر لە دەقا ورد ببینەوە بۆمان دەردەکەوێت کە ئەمە موعجیزەیە ڕاشکەوان. ئەمە ئاماژە بۆ ئەوە دەکرێت کە ڕوحی پیرۆز دەستەی فیلپۆسی لە جێبەجێکردنەوە دیکە گواستنەوە. ئەمە ئەزموونێکی ناوازە
لە سەردەمی فیلپۆسەوە. نەبیستراوە کەسی دیکە ئەم ئەزموونە تاقی کردبێتەوە و پیاوێکی هەبووە بۆ لای عیسا هاتووە کە لە کولتوری غەربیدا مزگەێنی بڵاو دەکردەوە. بانگەشەی ئەوەی دەکرد کە ڕوحی پیرۆز لە جێبەجێکەوە بۆ جێگەیەکی دیکە، گواستنوویەتی بەڵام دەرکەوت فێڵبازە و ڕاستگۆ نییە. بۆیە ئەم موعجزەیە زۆر تایبەت لە کتێبی کرداران و پەیوەندی بەو ڕاستیە هەیە کە فیلپۆس مزگەێنی کتێبی پیرۆز بە کەسێکی داوە و ئەم کتێبە وای کردووە باوەڕ بە عیسای مەسیح بهێنێت. لێرەدا پرسیارێکی گرنگ دەخەینەوە ڕوو بۆ تفکیرکردنی و بجێبەجێکردن. بۆچی کتێبی پیرۆز زۆر گرنگە بۆ یارمەتیدانی ئەوانەی دیکە بۆ ئەوەی بەڕاستی ئەزموونی لەدایکبوونی نوێ بکەن؟ خودا دەزانێت ئێمە پێویستمان بە ناوڕۆکێک هەیە. ئێمە تەنها پێویستمان بە کۆمەڵی هەست و سۆز نییە. تەنها پێویستمان بە چیرۆک نییە، پێویستمان بە شتێک نییە تەنها هەست و سۆزمان پیرۆز بێت، بەڵکو پێویستمان بە پەیامەیەکە کە ناوڕۆکی هەبێت. هەر بۆیەش یەزدان دەستی کرد بە ڕاگەیاندنی وشەکانی خۆی لەسەر چیای سینە بۆ گەڵی ئیسرائیل. کاتێک لەسەر چیای سینە قسە دەکات، دەڵێت لە حەزوری ئەوەدا هیچ خودایەکی دیبوونی نییە. هەروەها دەفەرمانێکی لەسەر لەوحەی بەردەکان هەڵکەند. دوای ئەوە وحی بۆ موسە نارد 5 کتێبی یەکەمی پەیمانی کۆن بنووسێتەوە. 5 کتێبەکە موسە هەر لەبەر ئەمەش وحی بۆ پێغەمبەرەکانیش دەنارد. سەرەتا قسەیان دەکرد، پاشان دەیان نووسی. بۆ ئەمە نێردراوانی بانگ کرد کە سەرەتا قسە بکەن دواتر بنووسنەوە، کە ناوەڕۆکی پەیمانی نوێیە کە ئەمڕۆژ لە نێو دەستەکانمان وەک دیارییەکی سەرنجڕاکێش. بلی گراهامدا لە تەلەڤیزیۆنەکاندا زۆر دەردەکەوێت و خزمەتی خەریکی وتاردان دەکرد. بەڵام چەندین جار دەیوت کتێبەکە دەڵێت لە کتێبەکەدا هاتووە، جاری پێشوومان وای وتووە لە وتەکانیدا هێزی خودابوونی هەیە. وتەکانی خودا ئەمڕۆ کە بۆ ئێمە بەردەستە. ئایەتێکی زۆر جوان هەیە لە عەبرانیەکان 4:12 دەفەرمووێت چونکە پەیامی خودا زیندووە، کاریگەرە، لە هەموو شمشێرێکی دووەم تیژترە، نێوانی دەڕۆن و ڕوح و جۆمگە و مۆخی ئێسک دەبڕێت، نیاز و بیری دڵ جیا دەکاتەوە. بۆیە بابیر لە بنەماکانی بکەینەوە بۆ یارمەتیدانی ئەوانەی دیکە بۆ باوەڕهێنانی بە ڕێزگارکەی عیسای مەسیح. پێویستە یارمەتیان بدەین بۆ تێگەیشتن لەوەی خودا لە کتێبی پیرۆزەکانیدا باسی دەکات سەربارەت بە ئەزموونەوە.